کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، خۆشحاڵین کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک دەگەینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەیەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ یوسف ئەردەڵانە. هاوڕێ یوسف ئەردەڵان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و کۆمەڵانی خەڵکی کوردستان سیمایەکی ناسراوە و هەروەها کەسایەتیەکی خۆشناو و خۆشەویستە لە ناو هێزە سیاسیەکانی چەپی ئێرانیشدا. بێگومان ئەو جێگە و پێگەیە بەرهەمی زیاتر لە نیو سەدە خەباتی سیاسی بێوچانە لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامی لە پێناو ئازادی و سۆسیالیزمدا. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک یوسف جان بەخێر بیت، زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەکەمانی. گەرێک سپاس، سلام بە ئێوە و بینەرانی خۆشەویست. سپاس بۆ بەڕێزیشتان. بۆی کە بچینە ناو دەستپێکی وتوێژەکەمان، سەرەتا پێم خۆشە باس لەوە بکەم کە بەڕێستان لەدایکبووی شاری سنە و گەورەبووی شاری سنەن و هەر لەوێش هەتا خوێندنی سەرەتایی ناوەندی و تا دیپلۆمی لە شاری سنە وەردەگرن و دواتر بۆ ئیدامەی خوێندن دەچن بۆ دانشگا لە تاران. ئەوە لە کاتێکدایە کە لە ساڵەکانی 40 بۆ 41 یا دەیەی 40 بۆ 50. من پێم خۆشە ئاوات قسەکانمان دەست پێ بکەین کە بەڕێستان باسێک لە حاڵ و هەوای ئەو سەردەمەی کە بۆ ئەوەڵین ساڵەکان دەچێت تاران و واری دانشگا دەبی، چون بێگومان هەم لە ئێران و هەم لە دەرەوەی ئێرانی لە وڵاتەکانی دیکە و لە دەرەوەی خۆمان ئەو کات حاڵ و هەوا جۆرێک بوو. وڵاتە زلهێزە سەنعەتیەکان ڕکودی ئابووریان لە شەرایطێکی ڕکودی ئابووریدا بوون. هەندێک جەریاناتی ئازادی خوازی ملی لە زۆربەی وڵاتەکان لە قارەی ئاسیا، ئەمریکای لاتین و ئەفریقاش سەریان هەڵدا بووە. بێگومان ئێرانیش بێتەسیر نەبوو لەو حاڵ و هەوایە. بۆیە پێم خۆشە زۆر بە کورتی ئەگەر باسێکی ئەو سەردەمە بکەی جا دواتر دەچینە سەر تایبەتی سەرژیانی بەڕێستە. گەرێکسپات ئەو خاڵانەوە کە باسان کرد خۆی زۆر کتێبی زۆری داوی. در هەر حاڵ گەرێک سپاتانەکەم یەک خاڵ عەرزکەم لە خزمەتانە، من لە سنە لەدایک نەبوو، چون ئەویش خۆی داستانێکی خۆی هەیە. ئەسڵەن بنەماڵەمان چۆن بووە، ڕەدا شا بەینی خۆش نەبووە و ماڵ و هەر چێشتیە تەوقیف بووە و باوکم حتاکو و ڕەدا شا لەسەر کار بوو حەقی نەبوو بێتە شار سنە. ئەوە بوو هەر لە هەوەتوو لە دایکی بوو قەڵاکۆن. لەوێ مایەوە من لە خەڵاکۆن هاتیمە سەر دنیا و 2 ساڵە بووم کە ئیتر ڕەدا شا نەماوە و دوای خۆشتنی ڕەدا شا شتە هاتیمە سەر وێسا هاتینەوە بوونەوە شار سنە و بەڵێ هەر هاتنی شوێنەکەی خۆماندا لە سوورەت بەیوازکەم کە مناڵ بووم، دەواخا میر منداڵ بووم، 12-13 ساڵم بووە کە بابم فۆتی کردووە. بەڵام بنەماڵ لە ماڵمانە مەسەلە ئەوە بوو کە کتێب و مەجەلە و ڕۆژنامە و شتە هەبوو. بابم هەفتەی 2 دەفە و خواندنی هایە خوێندەوە. مناڵ بووم، بەڵام در هەر سوورەت ناوخۆشتی گەورەم تێران بسەوەری خوێندەوە. ئەو براکەی ترم ئومیدی ایران و منزە هەموو ڕۆژنامە و ئاوانە هەبوو کە باوکیشم لەوە فۆتی کرد. من نەبەهۆی ئەوە کە لە ئەو بەنداڵانە ئەوەڵ جارێک کە دەرگا کریاوە بۆم و چون دەرباب نەبوو، براکەوە کەشمەر لە دێب ما بوو، براکتریشم بوو. ئەوە من ئاخر منداڵ بووم. ئەوانیش لە تاران بوو، دەواخا تەنیا کوڕی ماڵ بووم. بەڵام ئیتر دەرگا کریا بووەوە، ڕۆشتم لە کۆڵا نان کایەکردن بۆ کوڕێکی بنەماڵی ئەردەڵان و بڕۆ لە کۆڵانان کایە بکە لەگەڵ کوڕی لەدەنم ئیبراهیم دەوڵجان ناوی شۆکێ بوو، یا دانێت و ناوی پەرویز بوو کە باوکی کەنکەنەچی بوو یان نەخمەشکەن بوو. ئەوە شتێک بوو کە ئەیانکوتا ناو چاوما، بەڵام ئەوەم پێخۆش بوو. ئەوەی ئەو خاڵە خۆی تەسادوفێکە یا هەرچێکەیە. در هەر حاڵ لە دەورانی تەحسیلیشا زیاتر هەر زۆر تەسیری هاو کلاس و ئەوانم
لەسەر بووە لە ئەو مەدرسانە بووم کە منداڵانی کارمەندەکان و ئەوانە نەبوون کەمترەوە نەبوو یەک جا یەکدانیان بوو ئەویش تەسیرێکی دانا کە هەر ڕقم لەسەر ئەو منداڵانە بوو کە بابیان مەسەڵەن ئەرتەشی چۆن ئەرتەشی زۆر سەرهەنگە سەروانە چین ئاهاتن ئەوەنە تەسیری ناحەزیان بوو دەر هەر حاڵ من بۆ مەجموعەوە کە بڵێم دەواخا چون سیش بە ڕوونی ئەوە دەزانم کە هەموو کەسێک دەرهەسوورە چون ئەژی لە جامعەکە خود بەخود سیاسیە جا ئەوە جا خۆی پێ بزانێ حالێ کوێ ئەو مۆخایەتە هەیە وەی لە هەموو عالەم سیاسیت چاوەی واکەی سکوتەکە لەواخا ئەو بۆتیەتی پێخۆشە و نایەوێت تەغیری بدا ئەوە سیاسیە جا ئەوەیش کە بڵێن هەر وەکو چۆن نووری خۆرەتاو لە منشورێکە دایبنی لە بەنەوشەو هەیە هەتاکو خرمز ڕێگەڕەکەی مە ڕێگەکان ئەبینین بەڵام هەمووی پێکەوە نووسراوە جیاجیان نییە دیجیتال نییە ئانالۆگە بەڵام لەو ئانالۆگە تۆ دەیان میلیۆن ها ڕەنگ دەبینی میلیۆن ها ڕەنگی سوور دەبینی یعنی سوور هەیە بەڵام تۆ یەکی کە تیشترە ئەیبینی دەڵێەوە ئەوە سوورەوە ئەوە سەوزە و ئەوە زەردە ئەوە نارنجیە و ئەوە بەنەوشە و ئەوە قربزە ئەوەنە تۆ ئەیان بینی لەواقع دەڵێم ئەو ئانالۆگە ئابە جۆرە وجودی هەیە دەر هەر حاڵ من بە حاڵەتێکی بەسن کلاسی 5 و 6 دەبیرستان بووین کە مەفسن کلاس 6 لە تەواوی ئێرانە ئەوڵ شتێک کە هاتووە ئاراوە اعتسابی معلمەکان بوو کە دوای 28 مرداد دەبیست مرداد دەکرا دوی ئیبتیدایەتی بوو ئەوش وەکو هەموو ئەو لەواقع جەهێڵانە واکەی 40-50 ساڵیانە خۆیان نەزانن شەرایەتی یا زیاتر 6 ساڵیانە ئەزانن ئەو حاڵ و هەوای تەغییراتی کۆمەڵایەتیە چنددە تەسیر دادەنێ کە مناڵێکی 10 ساڵانی 8 ساڵانی 9 ساڵان هەستی پێ دەکا یعنی کودتای 28 مرداد لەسەر هەموو عالەم هەستی کردو ئەو 1-2 ساڵە زۆر منداڵ بوون بەڵام لەبیرە یعنی هەستیشی لەسەر تەواو داڵەکان هەستیان پێ دەکرد کاری سیاسی منزور ئەوەیە کە ئەو حاڵەتانە دوای 28 مرداد ئیتر خەفەقانێکی قورس بوو تا ساڵانی 38 و 39 کە ئەو ئێتسا معلمانە ئەو خەبارێشکان بوو تا خودی دەوڵەتی ئێران تووشی بحران بوو 5 دەوڵەت لە بیرمە حدودەن 5 دەوڵەت ئقبال بوو شەریف ئیمامی بوو عەلەم بوو ئەوانە هێنیان کە عەلا بوو ئەوانە گشتیان هەر کامیان بە مدەتێک ئەبوون بە وەزیر و بەڵام خێرانەکان بۆ چارەسەر ناکرا قەیرانێکی تۆخ تووشی دەوڵەت بوو جا ئەوەیش ئیشارە بکەم لەو زەمانە کلوبگەلێکی سیاسی وجودیان بوو کە تەسیریان بوو وەکو فراماسۆنەری عمەلیە کرد بەڵام گۆستەرشی پیا کرد و مەسەڵەن ڕۆتاری بوو مەسەڵەن لایەنز بوو ئەوانە باشکاگەلی سیاسی بوون کە عومدەتەن دەوڵەتمەندەکانی دەوڵەتمەندارە کانی دنیا هەموویان بەشدار بوون لەو کلوپا و لەو ئەنجومەنگەلە ئەنجومەنگەلێکن غێر ئەنتفاعی بە ئیسلاح ولی دنیایی کە لەواقع مجموعەی سیاست مەدارگەلێک لە فڵان مەسەڵەن ڕۆتاریە یا لە لایەنزا یا لە فراماسۆنەری ئینگلیس یا فراماسۆنەری فەرەنسا بەشدار بوون جا ئەوانە بەیەکەوە دیار ڕاوێژی بینالمەلەلی مەسەڵەن ئەوەی کە لۆژی فەرەنسای هەیە منتەبق تەک سیاسەتی فەرەنسا تەسمیماتێک یا ئەگەین بە نەتیجێکەوەی واتەک ئینگلیسە ئەوواکە لە ئەمریکا ڕۆتاری و لایەنز بە شوێنە مختلفەکانی سیاسەتی ئەم حیزب و ئەو حیزب و ئەو قدرت کارەکەم کە ئەندامی ئەو باشکایانە باشکاگە لە ئەفریقاوە بیرە ئاسیا و هەموو ئەوانە گشتی بکە هەمویان تەسیریان بوو مەسەڵەن شەریف ئیمامی
لە پراماتۆری ئینگلیس بوو یا مەسەڵەن ئەمینی ئەو باشگایك بوو باشگایکی تایبەتی دەزان دەپا لە چی وجدانی چی لەبیرم لەبیرم چێ بکەیت بەڵام لە هەر حاڵە ئەوانە هەر کامیان بۆ خۆیان پشتیوانیەکی سیاسی دەروەی وڵات و لاوەخا بینالمللیان بوو یانە هەمیشا بۆ تۆ بەش فرمێکتر هەیە لە هەر حاڵ ئەو ساڵانی بوو کە لە دنیا ئەو تەغیرات و ئەو خێرانە هەبوو خێرانی سەر هەڵدانەوە و مۆفەقیەت و بە ئامانجگەیشتنی جنبشەل ئازادی بەخش ئیتر لە ساڵانی دوای شەڕی دووەمەوە ساڵانی چلون و ئەوانە مەسەن لە ئینقلابی چینەوە بیگرە تا ئینقلابی سەڵا ئیستیقلالی هندەوە بیگرە تا زۆرشتی تا جنبشەل ئازادی بەخش ملی کە لە ڤیەتنام و لە ئەلجەزایر و وڵاتە شماڵ ئەفریقایەکان و لە کۆڵێک لە نەزەرم غەنا لە ئەفریقا و گشت ئەوانە هەمووی لەو سەردەمە کە دەواخا بێژین اقتصادی کەینز دوای شەڕی دووەم اقتصادی زەندانیا بۆ ڕفاهی عمومی و ئەو جۆرە شتانە ئەوە خەریک بۆ ئەگەیشت بە بۆمبەست لەو لاوە ئەو جنبشەل ئازادی بەخش ملی و سەرهەڵدانەوەیشتی چەپی ئەو وەختە زۆر مهم بوو یعنی تەواوی جنبش ئازادی بەخشەکان گشتیان حتما ڕێگەی ڕێبەری چەپی پێوە بوو اتفاقا لەو وەختەوە گەر بگەڕینەوە دوای ممکنە باسی لەسەر مەسەلەی نەتەوایەتی ئەو دەورانە چاوخشانن بەو دۆرانە مانایەکی تازە نەیەگە لە چوار کەلیمەی نازانم ملێت چیە و دوو یەک دوو سێ چوار و ئەو قسانەنە لە مانای عەمەڵی خەلکێکە چییە جنبشکە ضد ئیستعماری و لەواخان نەتەوەی مانایەک ئەدات بە مەسەلەی نەتەوایەتی کەەوە جێ باسە کە تەغییراتەکە ببینی و کەڵکی لێوەربگری و ئیسە نەتیجەیەکی عەمەلی لە مەسەلەکە بگری بە تۆ ئەسکەم دەر هەر حاڵ لە وەختە مەسفەرتە کلاس بێژین 5 و 6 دەبیرستان بوو لە وەختیشا لە دەوران دەبیرستانشە حەزمەکە بە کتێب خوێندنەوە های مختلف و بڕێک ڕۆمان هەیە کە ئایسیچە دانێ تەحسیل کردەها بوو وەکشی مشفق هەمەدانی بووە چون خاص لە بیرمە ئەوە تەسیری لە یا خاتراتی یەک معلم یا فڵان ئەمانە تەسیراتیان بووە لە سرم کە ئەو جۆرە شتانە بووە دەر هەر سوورەت بە ئەو مەجموعەوە من چوون بوو بێ ئیسڵاح دانیشگاه کە ئەو ساڵی چل بوو کە ئەقسام مالمەکان موفق بوو ئەسڵ موفق بوو چون حقوقیان فرە کەم بوو حتا حقوقیان نیمەی حقوق گروبانێک بوو وەلی لە ساڵ چلەوە ئیتر کامەڵم بوو بە دوو بەرابر شایەتی زیاتر و خۆی موفقیەتێکی فرە باش بوو دوایەوە ئیتر مەسەلەی ئیسلاحات دەرجاتە بەرەوە و بالاخەر ئەو وەختە حکوومەتی شاد توانی ئەو خێرانە بە وەسیلەی مەسەن کەسانی وەک ئەمینی و یارمەتی گەلتر کۆنتڕۆل بکا و ئەو دەواخا ئینقلابی سفیدیان پێوت ئەوە بێتە ئاراوە من درست لەو ساڵە چەند ساڵ 41 ئەچمە دانیشگاکانە ئەو هەراو بەزم شتە چکێ دامرکاوە موفقیت معلمەکان بووە ئیتر هەراو بەزمەکە دامرکاوە ئەو ساڵی 38 تا 40 کە دەورانێکی وتکە دموکراسیەک بووە لە وەختە لە ئێرانە ئەوانە تقریبەن ڕوو بە ئوفول بوو بە خەڵی فارسی دەڵێ نۆبەت چوو بە ماڕەسید ئاسمان تەپید ئەوانە تقریبەن ئوفولی کرد بوو بەڵام هەر لە چوونم بۆ دانیشگا ئەووەڵ قەدەمم ئەوە بوو بۆ وەزیێتەوە کە باسم کرد تەمایەم بوو کە بەشدار بوو لە سازمان سنفی دانیشجووە دانیشگای تارانە هەر لە مانگی ئەوڵەوە ئەو چەند نەفەر پیا کرد و بالاخەرە پێوەست بووم پیان و ئەوەم پێخۆش بوو کە لە وەرچی ئەو سازمان سنفی دانیشجووانە چیان دەکرد ینی مەبەستیان چ بوو لەسەر چه ئەساسێک تەشکیل ببوو ئەو وەختەی تا بەلێ ئێمە کە ڕەسمیەتی بوو
سازمان سنفی دانشگاه لە تەواوی کلاسەکان و تەواوی دانیشکدەکان نمایەندە هەڵەبژێرا لەناو ئەوانە نمایەندەیەک هەڵەبجێنە کارێکی شەوراییانە کرد کە کاریان لەواقع ئیدارە کە چاشکەم یعنی نازر بن بە ئیدارەی قوانینە دانشگاه مەسەڵەن ئەوان واکە خەدەمات دانشگاهیە لەواقع فەرزکە مەسەڵەن کانتین گەلێک واکە هەست لە دانشگاه ئەوان ئەشی نازر بن بە هەرچی شتیە لە تەمیزیەوە بگرێت تا نەوع غەزا تا شتەکەی تەمیز بوون خود دانشگاه ئیدارەی خود مەسەڵەن ئەو پۆست و ئیدارەی ئەو جۆرشکلەوەکە خەدەماتی کە دانیشتوو ضروری بوو بۆی ئەمان مەشە نزارەتیان بکردای حەق نزارەتیان بوو و ڕسمیەتی بوو لە ساڵ چلەوە چلو یەکەوە ئەوە بێسەڵا سازمان سنفی دانشگاه ئیتر بوو بە غێر ڕسمی وەلی حتاکو 2 ساڵ هەر عەمەڵەن ئەنجامێدا مەسەڵەن پەرسکە جەشنگەر وەرزشی بوو هەر ساڵە هەر دانیشکدەیەک بودجێکی دانشگای بوو کە دەبا جشتێکی ساڵانەیە کرد کە معموڵەن ئەو جشنە ساڵانەی وەرزشیانە کرد کە دانیشتوەکان واکە مەسەڵەن مسابقەیان داوە چیان داوە یا وەرزشکارن یا کارگەریەکەن وەکو سمبۆلیک بوو وەلی عومدەتەن جشنێکی دانشگایی بوو بۆ هەر دانیشکدەیەک جشتیانە کرد ئەوەیش خاترێکی زۆر جالب بوو ئاخرین کەسێکە ئاخرین بارێک یادی بەخێر تەرتی چوو بۆ سالۆنێکی ئستادیۆمێکی ڕسمی ئەو گەشتی وەرزشی دانیشکدەی عولوم بوو بە هەر سوورەت ئەو مەسئلە کە زەم مەسەن تەزاوەرات دەکرا فڵان ئەمان ناکرا گشتی نزارەت ئەو سازمان سنفی دانشگاهی دەسەر درست پێم خۆشە لەو ئەسنادا کە ساڵی 31 ئیسلاحات دەکرێت ئیسلاحاتی ئەرزی وەکو پێشزەمینە بەرەو ڕاپەڕینی 57 ئەنی لە ڕوانگەی بەڕێستانەوە تەسەور دەکرێت کە ئەو ئیسلاحاتە بەستەر بوو یا زەمینە ساز بوو بۆ ئەوەی کە ڕاپەڕین زود ڕەستر بێت لەوەی کە پێشبینی دەکریا لەوەی کە بە شێوەیەکی ئاسایی لە ڕێگەدا بوو هیچ کۆمەکی کرد بەوەی کە زووتر ڕاپەڕن لە ئێران دەست پێ بکات ئینقلاب بکرێت وەڵا ئەوە مستەقیمەکەی هەر بە بەڕستی خودی تاریخی ئێران بەڕستیەتان بکەین وەلی ئەزانین بژین لە ساڵانی چلا لە چلو یەک ئەوەڵین حزبێکی دینی دوای مەشروتە هات ئەمەیان نێفسەت ئازادی بوو ئەوە ئەوەلین بوو کە ئەو جودو جەبهەی ملی بوو بەڵام ئەوەڵین حزبی دینیە پەیمانەوە کە لە ئەساسنامەکەیە دینی هەیە قاعدەتەن ئینقلاب مەشروتە ئینقلابێکی سکۆلار بووە لایەک بوون سکۆلار بووە لااقل وەلێ ئەمان ئەوە ئەوەڵ جار بوو کە ئیتفاقەن لەو جەماعەتە ئەبینین تەغییراتێک بۆ جوتات و مجاهدین هەر لە ئەو سازمان دەواخاوانە واکە لە نێسەت ئازادیا بوون لە بەرا پەروەردەبوون و جیابوونەوە ئەوە ئەو پەڕێک تریشی خودی مەلاکان بوون کە لەو وەختە خۆیان نیشاندا بەڵام بەداخەوە مەسەڵێکی رووسی هەیە دەڵێ ئەو نە دارەکان جەنگەڵەکە ئەو نە دارەکان چڕوپڕەپیا و ناتانێت دارەکان ببینێ تاریکە دارەکە نابینرێ ئەو حکوومەتی ئەو وەزیەتی دینیە هێندە دوای ئینقلاب مەشروتەیە هەمیشە موازی حکوومەت بووە کە نابینرا یعنی ئەشرافیەتی ڕۆحانیت لە کنار ئەو بێسەڵات تەغییراتەوە کە مەشروتە ئینقلابگی تەواو نەبوو زندگی کردو لە کنار ڕزاشێشە زندگی کردو لە کنار حەڵە ڕزاشێشە جای لە وەختە مخالفی ئیسلاحات ئەرزی بوون حتا ئەمە کە 15 خرداد 42 پێشات ئەوەختە ئەو دانیشتوو بوو لەبیرمە بە تۆ ئەشکەم خۆیانیان خستە دەرەوە بەڵام جدی وەرنەگیران لە حاڵەتەکە زۆر جدی بوو هەر ئەوە فەرمایشەکەی زۆر جدی بوو جاشا بۆ ئەوەی ئەو کارە بە ئیسڵا بۆ کاردانەوەی لە مەقابڵی ئەو حرەکەتە دینیەکە ئاشکار و زەبەلاح بوو یعنی هەموو دینیەکان مەلاکان لە سازمان ئەمنیەتە و جیران وەرەگرت لە خودە دانشگای تارانە
مەیانێکی هەنی بوو تەنیسی بوو کە لە شماڵی ئەو مەیانی فوتباڵێکی بوو مەیانی تەنیسی بوو لە مەیان تەنیسەکان لابرد مسکەوتی دانیشگایان دانا لەو ساڵەوە دەستیان پێکرد دا ئەو فەرمایشەوە کردوەکە من تەمسیلێکم هەیە هەر بۆ ئەوە دەڵێم شا مەیان تەنیسەکەی کرد بە مزگەوت حکوومەت جمهوری ئیسلامی مەیان فوتباڵەکەی کرد بە موسەلا کردی بە نوێژخانە یعنی بەڕاستی هەر ئەو ارتباطیانە هەیە پێکەوە یعنی نەپساوە یەکی دوای یەکێترا ئەگەر ئەوە بێژن زاهرەن ئەمان مخالفی حکوومەتیشان بەڵام ڕەوەندی مێژووەکە یەکە حکوومەتی جمهوری ئیسلامی تە حتا یەک دانە ئیدارە تەغییر ناکرێت فقط حکوومەتی فقط سەرکوتەکان زیادە بێت فقط سەرکوتەکان زیادە ئەوە ئەرتەشە پاسداری پێ دەکا ئەوە دەزانم چییە بەچی شارەبانیە بەچی حکوومەتی پێ ئێزافەکە یعنی سەرکوت ئێزافە بووە بەڵام هیچ بإصلاح تغییرێکی محتەوای نەکراوە بەڵکو تەشکیلە بووەتەوە عینی ئەوە هەر ئەو حکوومەتی لەواخا ئەسنا عەشەرە لە پێشیشا لە زەمان حەمەد رەزا شایشە ڕەسمی بوو گوڵی کردەوە تەشکیل بوو یا هەروە ئەستانم کرد ئەو مەسائلە کە لە زمانی وێنەوە دەرهات من هەر ئەوەڵ جارێکیش کە تازە چوو بوومە دانیشگا ئەوەڵ ساڵدەی ئازەرێکی تر موقوف بوو یعنی مەمنوع بوو لەو سەڵدەی ئازەریشە شرکەتم کردو ئەوەڵ دەحفەیش لەو ساڵە یعنی زستانی چلو یەک ڕێم کەوتە قزلقەنە و ڕێم کەوتە زیندان ئیتر بەزمەکە لەوێ دامەرزە ئەوە ئیدامەی هەر ئەوە ڕەوەدایەکەمەشە ئەوە یان تەسادوقی ممکن بوو نەچامە زندان بەڵام منزوم وایە تێکەڵاوبوونەکەی ئاوایە لە کەیەوە دەست پێکە مەزان ئەگەر ئەوە حەساوکەی لە وەختەوە لە پێشترەوەەوە هەر لەوە خۆڵان ڕۆشتنەکەم پێم وایە ئەوە باشترین هەنگاو ئەوەڵەکەی ئەوەیە تا زۆر ڕاستە ئەو ساڵە لە زیندان بووم و جار تەسادوقێکی فێن بۆ خۆم بۆیتەوە فرسەتێکە کە هەر ئەو ساڵە هەم زستانەکەی دەستگیر بوو اتفاقاً پەروەندەکەی منیان کردە ئیتەوە چای پێش هات و پڵان ئەمانەوە حتا ئەو وەختە ڕەسم نەبوو دانیشتوو چۆن محاکمە بکەن محاکمەشیان کرد و 3 مانگیش حکمیاندا پێم و تاوسانەکەی تەک تەواوی جەمیەتی ئەو نێکسەت ئازادی کە ئەوانی تاڵەقانی و بازرگان و بەنووساتوە 3 مانگ لەگەڵیان بوو دا بوو جوانێکی 19 ساڵی ئەو وەختە دەرسای فرێکی بوو بۆ ئیتر ئەوە لە ئەو سەردەما کە ئەرزم کردی ئەو هەڵاو بەزم لە تەواو دنیا بوو ئیتر مەسەلەی چین بوو تازە هات بوو مەیان مەسەلەی ماوە بوو مەسەلەی خۆروچۆپ و نازانم ڕڤیزیۆنیزمی خۆروچۆپ مەسەلەی ئەمریکای لاتین و مەسەلەی موفەقیەتی کوبا و کە ضرورەتی مبارزەی مسەلحانە و ئەو قسانە گشتی بوو بۆ کەسێک کە ئەوانە مەسەلەی بێ دەروەشێ هەڵبژێتر کردی مەسەلەوە نییە کە تۆ هەی کیانەوە لی وەختار کە تەمایلت پیاکە بزانی ئەشێ هەڵبژێتی یا بە خۆ دێژی سیاسی و لێ نە سیاسی گشتی سیاسی بوو لەبێن ئەوانە مەسەڵەن من کەوتمە ئەوەی تا هەڵبژاردراوە کەوتمە ئەو بەرەی کە موافقی مەشی چریکی نەبوو موافقی مەشی تودەی تەشکیلاتی بوو کە پیانەوە خەتی چینی بەڵام هەر وەکو ئەو ڕنگانەوە کە ئەرزم کردی 1 ملیۆن ڕەنگی ملیۆن ها ئەسان بێنەهای ڕەنگی سوور هەیە ئەوانیش هەر بۆ جۆرە تێکەڵاوە لێرەدا پرسیارێکی ئاوان لێ بکەم دیارە ئەو حاڵ و هەوایە بێگومان زەمینە سازە بەوەی کە بەڕێستان وەختێکاوە بەوەسیئی تەفسیری ئەو سەردەمەی دنیا دەکەن و بە تایبەتیش ئێران دلیل بەر ئەوەیە کە تەمایلێک بەرەو سیاسی بوون بەرەو ئەرزیابی سیاسی لە ئەوزاعەکە هەیە لە ذاتی بەڕێستاندا پێم خۆشە بزانم لەو شەرایطەدا لە ساڵێکەوە ڕەسمەن پێت نایە ناو جەرگەی خەباتی سیاسی و بە چ ئاراستەیەک دیارە ئەو کاتە هەروەک باز دەکەی
جەریانات و ئەحزابی جۆرا و جۆر بووە، ڕەوکی جۆرا و جۆر بووە. ئاراستەی سیاسی تۆ چی بووە لە ساڵێکەوە بە شێوەیەکی ڕەسمی؟ ئەو باسی ئەو ژیرانت کرد، ئایا ئەو ئەوەڵین دەستگیر بوونەشت هەر لە پەیوەند لەگەڵ مەسایلی سیاسیدایە یاخۆ نە؟ لە دانیشگا بوو لەوەی 16 ئادارا بوو یا ئەو سەردەمەی وتمی ترشا مسلت بوو، ئیسلاحات ئەرزی ئێلام کرد بوو، جبهەی ملی کە تا وەختە گەشەی کرد بوو، هاوە بڕێدانی چوگەل جبهەی ملی ئیتفاقەن بەسەر هەر ئەو سازمان سنفی دانیشگا زاڵ بوون، کەوتونە مەخمەسە چ بڵێن لە مخابڵ ئەوە. شعارێکیان هاورد بوو، شعارەکەی ئەوە بوو ئیسلاحاتە ئەرزی ئالی دیکتاتۆرینە. ئەو شعارە هاتە دانیشگا، کە هاتە دانیشگا ئیتفاقەن ئەو شعارەوە کە بەرزەوە بوو لە دانیشگا، ئیسلاحاتە ئەرزی ئالی دیکتاتۆری شاه نە، کە وای پێ هات جبهەی ملیەکان دەرچوو بەجێمان پشتیە بەجێمان هێشتە ئیتفاقەن خاص لە بیرمە ئەو وەختە جناحێکی لە جبهەی ملیە بۆ جناحی چەپ و حەسەن زیاد زەرویانێ ئەم جەماعەتی بیژەنجێدەنی و ئەوانە جناحی چەپی جبهەی ملی بوو لەوە قاپانیان جوانگە لە زمانی حزب توده بوون کە ئالەم سەردەما وەکو جەناحی چەپی جبهەی ملی هاتوونە مەیانەوە. دا لەنە ئەوانە حەسەن زیاد زەریفی مەسەلێکی تاخانە بوو. ئەو لەواقع مەسئول و هەڵسوونێنەری ئەو تەزاوراتی دانیشگاکان بوو. وەختارێکە شعارەکە نووسرا گەرەک ویان بوو بینووسن، ئیسلاحات چۆن تەزاوراتێک کریابوو لە دانیشگا لەسەر مەسەلەی ئیسلاحات ئەرزی، کە ئیسلاحات ئەرزی ئاری ئەو جبهەی ملی هێنابووی دیکتاتۆری نە، کە وەختارێکە گەرەکیان بوو بینووسن جەرزەژووتی لێ چۆن دانیشکردی هومەتازی بانووسرا، کە پاشەو هەموو شتێک و ئیسلاحاتە ئەرزی ئاریەکە تەواو نەبوو کە حەسەن زیاد زەریفی حکومەتوریانەکە بوو وەتی دەستگا بێنن دیکتاتوری کێنە، دیکتاتوری شاهنە. جا کە ئەو شعارە هاتە دەرەوە وتم تەزاوراتی گەورە بوو فرێک لە ڕۆژ بۆ سنەبی مەتافیزی ئەوە بەڵێ ئەگەر ئەوە دابنین بەتەور جدی فعالیەتی سیاسی بەڵێ هەر لە ئەو ساڵی ئەوەڵە بوو هەر لەبەر خاتر تەزاوراتی ئەو 16 ئازاریشە بوو لە کەوتنە زیندان و بەڵام ئێرەکەی ئتامەکەی زۆر ئتامێکی بێخود و ناحەساب بوو بوو خۆم پێم نەخۆش نەبوو تەوهین بە مەقام سەڵتەنەت بوو فرێشیان کرد لە مۆرمۆ سێمانیان پێکان سوورەت ئەوە ئەوەڵ بارێکی تر پام کەوتە زیندان ئیتر ئەوە ئەتانم بێژم ئیتر نەپسە زۆر باشە زیندانە دوارەوە دەقێتی شەر لە زیندانە بوو تا ئەوەی پێتر لە دانیشگا هاتین دەرەوە و هەندەیان مەحفل و ئەوانمانێت بەپای ئەو وەزیەتەوە کە ئەو وەختە بوو گەڵانگوزارانی تر ڕاست. بەڵام تاو جگای بزانم بەڕێستان چی لە شاری تاران و چ لە شاری سنەش پەیوەندی نزیکتان لەگەڵ هاوڕێیانی دامەزرێنەری ئەو کاتی کۆمەڵە بوو. ئەو پەیوەندیە لە چه ئاستێکدا بوو ئەگەر باسی بکەیت؟ ئەو لە وەختە بەلەخەرە پەیوەندی ڕێپەکانی هەرچی مەسەن لە شارسنە چەند نەفەر بوون کە هەر هاوتەمەند بوون تقریبەن لە دانیشگا بوون دیارە وێم تەکەوانە تەماسەگری یا بە هەر چنێت و موافقی وەختیش احتیاتیش زۆر بوو بەڕاستی شەرت بوو یەکنەوە مەخفیکاری بە ئیسلاح ئەوە شتێک خات لە بیرمە لە هێند دەرهات بوو مەسەن ئەوەڵین جگە لەوە کە مانی پێستی پشتی ئاوە گیرمانە هاتوو بە دەقەت بیخوێنێتەوە کەەوەتە کەم بوو کەسکەێک ئاچون شۆنە و جۆریستانە بەڵام دەبین بۆ وقتی چ باید کردمان خەلو پارکە ساڵ 44 بوو 43 بوو کە زۆری تاکید کرد بوو لەسەر مارکسیزم عەلەنی یعنی ئەوانەوەکەی بە ئاشکرا زمانی تزارە وەختە عەلەنی بێسا باسی مارکسیزمەکەن و هێنەکەن ئەوەیە بە دوو ڕواڵەت بە خەتەرێکدا نابوو ئەوەی واکە ئێوێ جدەن کاری مەخفی بکات و پێکخرای بکە دەبێت لە ئەو مەسئلە شتێ خۆی لابدا یعنی متەوەجێ قەزیەکە بێت جا منزومەوەیە هەر لەو وەختا
دوو کەس کلاسیان بوو، کلاسیان ئازاد بوو. یەکی جەلال ئال ئەحمەد بوو، یەکی ئاریانپور. ئاریانپور قەدیم تودەیش بوو، تێۆریسیەن بوو، ئوستاد علوم اجتماعی بوو لە دانشگای علوم اجتماعیە. ئەو هەر چەند وەخت بە چەند وەخت یا هەفتە یا 15 ڕۆژ نازانم دەقیقاً کلاسی داهانا و کتێبی کیشی بوو بەناو زەمینەی جاماشناسی. ئێمە ئەو کتێبمانە زۆر پێخۆش بوو. جا دیارە فەرقە لە کلاسە تۆ خۆت نویسەندەکە تۆزێح بابۆت تا ئەو کتێبەکە بخوێنێتەوە فەرقی زۆرە. ولی ئێمە چون ئەوە خاص لە بیرما ئەوانزانی کە ئەو کەسەی مەسەڵەن ئەچێ بۆ ئەو کلاسە حکوومەت خول لە خۆڕا نییە، ئەوش کەس ئەنێرێت و ئەتناسێت، پس کاری مەخفی ناتوانانی بکەیت. ئەوە بوو خۆمانمان مەحروم کردو چەند کەسێک بووی لە وەختا مەسەڵ ئەمانە. جا وەلی چەند کەسێک ئەچوون بۆ ئەو کلاسگە لەو حتا ئەخیرە نیش مەسەڵەن بە هێنەوە بەڕێز و بە جۆرێکەوە بە ئفتخارێکەوە ئەژن ئێمە لە کلاسەکانی ئەوان بووین، مەخسوسەن پەرسکە بەڕێز یادی بەخێر ئەمیر حەسەنپور مەسەڵێکی لەوانە بوو یا پاتە شێخ لەوانە بوون کەوان ئەچوون بۆ ئەو کلاسە. ولی ڕاستیەکەی ئەمەوە هاوتەمەن بوون و هاو دەوران بووین ناچوون بۆ ئەو کلاسانە. بەڵام ئیتر مەحافل مختلف ئەکرا 4-5 ئیتر ئەوانە تێک ئەچوون. بەڵام کە مەخفیکاری تەکرد لەبەرا هەر نێوت انتخاب ناکرد ولی ڕێەکان دەگۆڕدرا. ئەوانش ممکنە بە شێوەیە تر دوارەی یەکتانەگردەوە یا یەکتان ناگردەوە. ئەو بێ ئێسڵا وەختی تو مەسئلەت بێ بێلاخەرە لە هەر کوێک ڕەفێقی بێ چ ڕەفێقم بوو ها دەورە بوون ئەو کلاسم بوونەوەوانە لە سنا بوون یەکیان دەماکیشم بوو بۆ ئەو مەسەڵ پاشکەلاخە ئەو بوو بۆ کارگەر مەسەڵە. بەڵام دەر هەر سوورەت وەختی تو مەسئلەت بێ خود بە خۆت دانانیشی بزانیت وەکو جەدوەل دابنی ئالۆ فڵان ڕۆژ ئەوە بکەیت تێتە بەرەو هەمیشە بنیام هەست، هەمیشە ڕەفێق هەست، هەمیشە مەسئلە هەست و هەمیشە قسەکردن هەست، هەمیشە ڕێکەوتن هەست. یعنی هەمیشە ئەوانە تۆ دائما وجودی هەیە، ئەوە نییە تۆ هەڵی بژێری دەواخا ئەو حەوادث و واقعیاتیشە لەبارێکەوە تۆ هەڵە بژێری. فقط مەسەلەت ئەوە بێ کە بزانی وەزیفە چییە و چیەکی تۆ وەزیفە دابریتە بەرپای خۆت کە مەسەلەن لە وەختا گەیشتوین بۆ حتا کە پەسکە ئێران وڵاتێکە سەرمایەداریە فرەنەتەوەیە و ڕەوابط و لە پەیوەندیهای پێش سەرمایەداریش هێشتا هەیە کە تۆ بگەیتە ئەو هەستە چون مەسەڵەن پەرسکە تاالەکرا بوو کەسکەلی تریش بوون کە ئەو فێودالیزم واگەی لە وڵاتانی ئوروپا بووە ئەو نوع فێودالیزمە لە ئێران نەبووە. فرمەکەی تەغییری کردووە، فرمی عەشایری تەک فرمی فێودالی برج و بارودانانی کۆنتەکانی ئوروپایی زەوین و ئاسمان فەرقی هەیە. ئەو نیشتەجێ ئەمانە ئێمە فێودالی نیشتەجێ شارەکانمان لە بڕێ شاراتە بوومانە لە باقی دەرەبەگەکان دەواخا عەشایرەکان خان ئاغەکان فرمیکی تریان هەیە و ئەساسەن نیشتەجێەکانیش بە فرمی بێسا ئاویاری و فەخت زەوین نەبووە ئاو یەکی لە شەرایەتەکە بوو حتا خاونی ئاو بوون لە خاونی مەسەڵەن مەڵک و ماڵات و زەوی بوون خۆی ئێنترە تەفاوت هەیە. دەر هەر سوورەت وەکو بڵێم شتی ماخاب لە سەرمایەداری وەکو ئەشرافیە کە لەوانە ئەو وەختیشە باش نەمانەدی بەڵام ئەوەی کە واقعی تا ئێشماوەتەوە ئەشرافیەتی ڕۆحانیەت بوو. لەم جگە تۆ ئاوا بێ بکەیتەوە وەزیفەت ئەبێ بە یەک یارە سەرمایەداریە پس ئەسلی بڕبڕی پشتەکەی لەتەوە دنیای شەرزاڵە کە سەرمایەداریە بەڕبڕی پشتەکەی کرێکاران و زەحمەتکێشانێکتەوە دنیا دروستەکە ناخە دژێر عەرزەوە حتاکو عەرشی عالا ئەوەی واکی ساختی دەستی بەشەرە بەڵام ئەوانە واکی لە ئەو بەرهەمە دنیایە بە تەواوی بەشدارن خۆیان لە بەرهەمەکەی خۆیان بە ئەنازەی کارێکی کردیانە بەشدار نین. ئەوە یەک دەڵێن ئەوە زیە دنیا لە نەتیجە تۆ ئەشێ بەربڕێ پشتەکە لەسەر ئەوانە بێکە دنیاگە دروستەکەن یعنی گەرکار و زەحمەتکێشەوە پلەی ئەوەڵیە
فرنەتەوەیە دەبێتەوە حەقی نەتەوەکان لە بەرچاو بگری ناوی ئەو بەربڕێ توشتەوە ساختمانەکەی ئەو مەسەلەی نەتەوایەتی هەیە لەرەی مناسباتی پێش سەرمایه‌داری هەیە دەبێت لە دیژی ئەو مناسباتی کۆنی قڕوونی گوزەشتێشە شەڕ بکەیت وەزایفەکەت معلومە بێت یعنی هەر کامی لەمانە وەها گرێدراوە بەیەکەوە هەر وەکو ئەو چۆمەیە کە پێشەوە تێ هەرچی گەنداوی پێشووی زۆر بێ ئاوەکە پیسترە پسەی بەغێ خاوینی کێتەوە حتمما نیشە خاوینی کێتەوە ئاوی تازە قەناوی لێ بۆ لێ بێ ئاوی تازی لێ بێ تەسفی خاڵێ بۆ دروستکەی تەواوی ئەوانە کە ئەو مناسباتی کۆنە وەکو ئەو ئەشرافیەتی ڕۆحانیتە یا تەفەکوراتی مثلا ئاغاواتی ئەشاعری ئەوە لە کورسانە ئەوە خەتەر گەورە بۆ نەبینراوە کە وەختی بەرگی کردووە بەرگی نەتەوایەتی کردوتە بەری هەر ئەو دەربەگەت هەر ئەو عشایریە بەرگی کوردایەتی کردووە بەری نەتەنیا هیچ خزمەتێکی بە نەتەوەکە نەکردووە ئتواخن بەری کردووە بەداخەوە بەرعەکسی تەماشایە کردیە ئەو خاڵێکی هەر مهمە لە مەسئلەی مەسەر نەتەوایەتی لە کردەوەریە دە هەر سوورت ئابۆ و چێشنەوەختە تەماشایەکەی ئێمە ئەو وەزیەتمانە لە بەرچاو بوو دەر هەر سوورت هاوڕیانێک مەخصوسەن وەختێک لە ساڵی 49 چون بۆ سەروازی 48 بوو چون بۆ سەروازی دوای مەسەن لە دەوران سەروازی ڕەفیق چەندین ڕەفیق مەپەیە کرد چەندانە پێم خۆشە ئەوە دەورانی سەربازیت کە باز دەکەین لە شوێنێکدا باسیەوە دەکرێت کە لە کاتی هەرە و سەردەمی دەورانی سەربازیدا کە سەربازەکە لە کوردستان و لەوان لە شاری مەریوان دەبێت هاوکات لەو کاتەدا گۆڤارێک دەردەچێت گۆڤارێک دەردەچێت بە ناوی بەسووی ئینقلاب پێم خۆشە باسیەوە بکەیت چێ بوون ئەو کەسانەی کە ئەو گۆڤاریان دەرکرد و دواتر چیان بەسەر هات ئەوە لە هەر ئیتر کارێتەوە ڕەفیقە کۆنەکان ئەرزوم کردی دەوەختۆگە تۆ دەیان مەحفل و سەدان کەس سەدان کە دەناسیتەوە دیسانەوە هەمیشە مەسئلەتانە یەک دەبینەوە لە یەک خەبەردارەوە تەک چەند نەفەرات مەخسوسن دوو نەفەرە یەکیان ئیسش هەیە بەڵام کاری تاقیق و دەواخا تەرجمەشتە و پێخۆشتی ناوەکەی بووم وەلی یەکی تری گیان بەڕکرد و بهروز نابتە دانشجو دانشکدەی علوم بوو تو شتێک فیزیک بوو ئەوەیەک 2 ساڵ دوای من بوو بەڵام ئاشنا بوون بەیەک و مەخسوسەن لە جەریانی ئەو وەختەی ئەسپەردەکردن تەختیە زۆر زۆر ئەو کاری دانشجوی ئەو وەختە بوو کە کردی لە جەریانی گروهی ئەستێرەی سوور یعنی ستارە سۆرخا بوو کە کاری بێسان مسلحانە بکەن و ئەمانەی تر گەشتبوو بەوەکەوە کارێکی نادروستە دێنی بوو مەخفیش بوو ئیتلاقن لە دەستێ حکوومەت مەخفی بوو لەگەڵ ئەوە ڕەفیقێکترمانە کە بۆ ئاسە گەشتوە ئەرزوم کردە ئەو مەسەلەمان ئەوە بوو کە ئەشی ئەو کارانە بکەین لە نەتیجە بۆ ئەو کارانە یەکێ لە مەسەلەکان ئەوە بوو تۆ تەبلیغ و تەرویجی ئوسولی پایەی مارکسیستی بکەیت یعنی لە ئەستۆی خۆی گرت بوو کە تا ئێنەواکە ئەتانێ مەسەڵەن پەرسکە 3 دەفە مانیفست بڵاو بۆ تێداری 500 دانە و دەفێکی 700 دانە و دەفێکی 600 چونکەوە دەسەوە چاپەکەیشی تۆخن ئەرخوب چاپمانە کرد و سایمانە کرد بە ئەو فرمەیە کە خۆمانمان پێ کرد بوو لەوە خاوزشمان و بەنهێنی و بێ ئەوە کە خەسار بێت لە هێنی بکەین بڵاوی بکەینەوە تا نازێکیش موافق بوو ئەتواخەن لەو جریانە کە لە گۆوارێک بەناوە بسووی ئەنقلاب ئەوەمانە دەرکرد کە ئەتفاخەن لە بۆ دەستگیرکردنەکەیشی ساڵی 50 بوو کە ئەو ڕەفیقمانە بهروز نابێت لە تاریخ کەسێکەوە کە خەلیل سازمان ئەمنیەتی بوو بەڵام مەئموری مەخفی سازمانی ئەمنیەتی بوو ئەگەڕاش پێیاکە ئیسماعیلی قاسم بوو ئامۆزای دکتۆر قاسم بوو شێتواخەن ئەوە غەنی بلووریان لە هاڵە کۆکە
باسیەکە بۆەوە چۆن ئەو قەشنگ باسیەکە و باشیان ناسێ دەلیلەکانیشی دەرهەست لە تاریخ ئەوە ساڵی 50 بوو بێسڵا ئەو گروپمانە تێکچوو کە فقط یەک نەفەریش ناوی بردووە لە خەبەرنگار و کتێب نووسەکان ئەوش فرێد هالیدەی بوو لەو زمانە کتێوێکی بەناو ئێران نووسی کە باسی تەواو مەجموعەی گروپ و سازمانەکانەکە گروپ بسوی ئینقلابیش باسەکات بەڵام چەند ژمارەیەکی لە دەرچوو پێم وایە 5 شمارەمان دەرکرد گەرمە بووە 2 مانگ جارێک دەریکەین 5 شمارێک توانیمان دەریکەین دوایەوە دوای دەچین یا ئەوە سێر ئەوەیە ئەو کتێبە تەرجمە بوو بە پارسی بەڵام ئەو متەرجمەکەی کرد و ڕفێکیشمە ئەی ناسم بەڵام لەوەیە کە بنووسێ ئەو گوروی بسووی ئەنقلاب لە پارانتزدا نووسێ گروپ بێروز نابێت ناو ئەو ڕفێقمان نووسێ بۆ نووسێ بسووی ئەنقلاب ئەو ڕخەتە ئەو تەنگ لە زەریگەل ئەو وەختە ئاوایە هەموو لە هەموو شوێنێکا خۆی نیشانەدا زۆر ڕاستە بەڕستان کەی دەستگیر دەکرێن کەی دەکەونە زیندان وە دەورانی زیندانتان چۆن تێپەک وڵات دەسیریم ئەوەڵ جارەکەی وتم 16 ئازەری 1340 بر 16 ئازارەکەی نەگیرام من لە ئازەر و دەی و پێم وایە لە بەهمەن و دوای بە ئەرێ ئەواخری ئەوایلی ئەسفەند بگە ئەواخری بەهمەنی 41 بوو ئەوەڵ جار دەستگیر بوو ئیتر دوایەوە کافێک بوو محاکمەکردنم بوو تاسانەکەی لە زیندانە بوو ساڵی دوایی بە بیانی کێکەوە چوون بۆ ملاقاتی ڕپێکم دیسانەوە بە بیانگی حدود دەمای گرتمیان هەر بۆ هیچ بە تواشکەم وەلی کەم کەسێک بووم کە خۆمیش ئەمزانی لەژێر چاودێریان مەسەڵ ساڵی 50 کە ڕپێکەکانمانیان کرد ئەوە بڕێک تەجربەمان بوو لە نهێنی کاریە من ئەمزانی بێهروز نابەتیان گرتووە ئەو تقریبەن چ دەڵێ بەرنامە لە پێشتا خۆمان ئەمانزانی ئەگەر ملیان کرد چ بڵێن دەمردی تۆ چون ممکنە من و تۆیان بێ گۆ دیبێ پڵانی چۆنە نەنگە ناوی کرد بەڵام ڕاوتەکەمان حتاکو چەند ساڵیشی بووم یعنی هەر ئەو ڕەپەکەند لە نەتیجە لە ساڵ 50 لەناو پەروەندەکەی ئەوانە یەک نەفەر غایب بوو یعنی بڕێک چیت بوو کەوانیان وەکو کتێبخانەکەی وەکو چاپخانەکەی ئەوانە هینە بسوێن قلابە دەبا لە شوێنێکا بووە ئەوە یەک نەفەر بوو ئەو یەک نەفەر غایب بوو ئەوان پرسۆناژێکیان دروست کرد بوو هەبلە ئەو پرسۆناژۆ کە ئەو پرسۆناژەم نەبوو تەبان وەلی سازمان ئەمنیەت هێنی کردووە سەرەوە کە ممکنە من بم منیان کرد جاباوتم مشباجی ئەداوە ئەمزانی تقریبەن ئەوان چ دەڵێن یعنی قسەکان بە یەکە ئەوهات جاری ئەوڵ گردمیان مەرەخەسمیان کرد وەلیکانە هەر بە شۆن ئەو غایبا هەبوو ئەمزانیش خۆی مەشکوکیشان کە لە پرسەتێ ترا جارێکتر لە ساڵ 51 لەوەخا ساڵی 50 بوو 51 کردیان دەمان نگان هێشت هیچیان بەدەستەوە ئەمزانی هیچیان بەدەستەوە نییە دیزانەوە مەرەخەستیان کرد لە ساڵ 53 یەکێکتر کە مەربوط ئەبوو بۆ بسووی ئینقلابەوە ئەو ناوی بردووی ئیتر تامەکە مسەجل بوو محکوم بووم بە 6 ساڵ کە 4 ساڵی کێشەوە لەواخا لە ساڵ 50 تا 57 غێرەتی دوو دۆرە کە هاتمە دەرەوە دانی دومان و دانی کیشی چەندمانەیە کە لە زیندانە بووم کە لە زیندانە بووم تەک هاوڕێ فواد و ئەوان کە ئەوان چون قبلنیش لە ناو مەحفلەکانە بووبووم دووارە لێنە دووارە چاوم پێیان کەفتەوە لە زمانی مەحفلەکانە ئەو فقط یەکیان کە ئیرش بوو ئیرش یەکی ئەوان بوو بەڵام نەتە کارپوادا نەتە باقیەکان نانا باقیەکان لە پێشدا ئەوانم ناناسی لە ڕابەتەکە ئەوان نیشان نەبوو کە چوومە زیندان من لە ڕابەتەک بسوێ ئینقلابە چوومە زیندان و تەبان ڕابطێک قسەمان کردووکە یەکتی هێناسیینە هیچی
لە زیندانە بەیەک بووم بەڵام وەکو هاوپەروەندە نەبووی پەروەندەی جیا بوو بەشە خۆی فرمێکەدا مەخفیکاری کە ئەوە بووە کە یەکتر سالوانێنەوە. زۆر باشە وەختی ئەم بەشە لە بەرنامەکەمان خەریکە دێنە کۆتایی بەڵام ئاخرین پرسیار لێ دەکەم بۆ ئەم بەشە بێگومان باز لە ژیان و خەباتی بەڕێستان زیاتر لە نیو سەدا لە بەرنمەیەکدا ناگونجێ بۆی پێم خۆشە لە بەرنمەیەکی دیکەشدا مزاحمت بم و بەشی کۆتایی ئەم توێژەمان بخەینە بەشی دووەم و بەرنمەیەکی دیکە بۆ ئەم بەشە وەکو ئاخرین پرسیار بە ئاوا پرسیاری لێ بکەم کە باسی زیندانمان کرد ڕاپەڕین دەکرێەوە دەرکی زیندانەکان دەشکێندرێ و بەڕێستان یەکێکن لەو کەسانن کە لە دەواازەی شاری سنە بە هەزاران کەس کاتێک ئازاد دەبن پێشوازیتان لێ دەکەن. پێم خۆشە بزانم لەو کاتدا چه هەستێکتان بووە بیرەوەرێکتان لەو سەردەمەیە لەو ڕۆژانە هەیە. ڕێوازکەم ئەوە شتێ ئەوە بازبردنە چون ئەو خاڵ یەک دوو خاڵ بوو هەر لەو زمانی سەربازی و چون سەربازی هاتمو بۆ لە دەورانی سەربازیە مەسەڵ ڕەفێقێکم ئەوانەی واکەی چون بۆ سیاکەل تەک دووسێ دانیانە هاو پادگان بوو یعنی هاوگروهان بووین و بەیەکەوە قسەمان کردبووەمانە بەڵام قسەمان ناکرێتەوە بەڵام یەکیان کە ئێسڵا ئەویش تەکما هەر بوو بە ئەفسەر سوپادانش ئەو تەکنا هات بوو مەریوان فرسەتێک بوو کە توانی بێت بوو مەریوان و اتفاقاً تەسیرێ فرەفرە گەوری دانەوە ئەحمەد مەجلیسی ئەوە کە باکی لەبینە شو ئەحمەد مەجلیسی تەسیرەوە بووجا دوای ئەو بە ئیسڵاح هەر لە دەوران سەربازیەکە ئەوەڵ مەحفلێک واقعی لە مەحفلەکانی کە بوو بە کۆمەڵە تەکر ئەم کاک فاتح شێخ الإسلامی و ڕەفێقی ترمان ئەوە یەکێ لەو مەحفلێ لە بووی من دەزمەوە تەک ئەو ڕەفێقە لەواکە بچۆ ئەنقلابیش بوو ئەوانش هەبوو جا ئەوەڵ مەحفلێک کە تەکیانە بوو یا مەحفلی دوای ئەوەی تەک ئەم کاک ئیریج فەرزاد و کاک ساعد وەتەندروسەوە لە تەرانە بوو ئیتر مختارکەی تر سەروازیم تۆ بوو تەک ئەوانە مەحفلێکتر بووین لە تارانە یەکتر مەڵەتی جا دوای ئەوەی تر وەزیێتەکە بۆ دەرو گۆڕا دوای چون و لەخای کەپتین زیندان و دوای ساڵ 57 هاتینە دەرەو ئەوە واکە فەرمووی ئەوە تقریباً ئەتانە بێژم ڕۆژێکە تەبی هیچ لەبیر ناچێتەوە ئەسڵەن هیچ خەبەرێکم نییە تازە لە زیندان هاتوومەتە دەرەوە کەسم پەیدا نەکردووە تێتۆم گەمزانی چەند نەفەر لە زیندان تێنە دەرەوە تەلیفۆنم کرد نەمتانی پەیوەندی تە کەسا بگەم فقط ڕەفێقێکم یادی بەخێر تامورس فەرزاد برا گەورەی فەرزادەوە هەر ساڵهای ساڵ بەیەکەوە ڕەفێق بوون ئەسڵەن تەک بنەواڵەیانە دەکشێری بخان مە دایکی خۆمان ئەوەتی ڕۆژی جمعە بێرە و دوای مەڕۆ حدود ساعت 3 وانە بێت لە گرێزانە بەتارەکە هاتمەوە ئەوە خاس لە بیان تەسادف بازی وەختشتێک ئەخۆڕکەنی لەسنا ئەگەر بزانێت لە وەختا ئەسڵەن هەر ڕسم نەبوو لە زمانی ئێمە ئاسان ڕسم ئەوە نەبوو کە لیباس کوردی بکەینە بەرمان یعنی کەس نەیەکە دەبەر لیباس کوردی ناکە حد ئەکسەرەوە بوو هەر کۆتێک ئەکرا بەر و پانتۆڵێک مەسەڵەن تازە ئەویش لە مەدرسە هەروان ناکرد کۆتوش هەواڵ بوو شتێکی ئاسایی نەبوو لیباس کوردی پێێتە بێت کەمان هاتەوە بێسە بە ماشینەکەین ڕەفێقی ترمان بوو بۆ ماشینەوە هات بوو لێدای زانی بە چ ماشینێکتین ئەمش ڕامانگرت و بێن بە دیڤاس خۆڕانی کیسی جوانی لەبەرە منیش دەستێک شەخۆڕانێکم هەبوو ئەم ماڵامتانی بتوان بەرماڵ قەت لە دەرەوە نەم کردووە بەرم مەتەلە جالب بوو ئەوە خۆی خاڵێک وتم ئەوە تۆ هاتووی ئابۆ جۆرە بۆ شەخۆڕانێکتە بەخوات شەخۆڕانێکی مەرەزمەت ئەو پەڕی ناپەیەکەنی جوانە هەر لە کنارخێ جادەکە لیباسەکەم کرد بەرمە کەوا پانتۆڵەکە یعنی چۆخەڵانکەکەم کردە بەرم و ئیتر وتم ئەوە شتێکی باو نەبوو کە هەر لیباس کوردی لە بەرکەنی ئەوە حاڵەتێکی بێژیم تەسادوی بۆ تەسادوی باش بەڵام در هەر سوورەت بە قەسی قبلیەوە نەبوو دوای باسییان کرد کە چە تەسیرێکی داناوە ئەوە کە بە
شۆخۆڕانکە و هاتوویتەوە دەرهەتوتەوە یانە قەستی قبلیەک لە پشتی و نەبوو بەڵام زۆری جوان گەڕا کە هاتینە بۆ ساڵ لە گرێزا بوو بڕێکدا هاوکلاسە پێشوەکانم بوو خانەوادەم بوو چەند ڕەفێقێکی تر لا کاتێکی بچووکیان بە خێراتن هاوڵ بوو بەڵام ڕۆژی جمعە بوو هەوا خۆش بوو ڕۆژی پەنجی ئەبان جمعەی پەنجێبان بوو ئەوەم خاص لەبیرە وردە وردە تمە جەماعەتێک کە ماشینێکیان هێنا ماشینێکی ژیان بوو سەراوەڵا کە ئەوە هین کاک ئیسماعیلی سۆراب نژاد گۆلەری شارەکەیش بووە و زۆریش خۆشناو و خۆشەویست بووە ئەو هەواداری سازمانچنیەکانیش بووە وەختەی بە تۆ ئەرزکەم ئەوڵا ئەو ماشینیانە هاورد و وتیان بیکەین بە تەزاهورات یەک لەحزە تازە لە زیندان هاتوومە دەرەوە نازانم چ باسە چ خەبەرە فقط ئەو نیم ساعتە لە هەمەدان بەلای دکتۆر نەوید دووشتەوە کە ئەتسابیان بوو ئەوش نیم ساعتێک و خەبەرێک نەبوو بەڵام نەمەزانی چ خەبەرە دەر هەر حاڵ مەشیا تەسیم بگدای کە لەگەڵ ئەوانە کە خوایان ئامادە کردەوە بۆ خۆیان تەزاهورات بکەن کە من هیچ خەبەرێکم لێ نییە ئەو پرسیارم بۆ خۆم کرد لە باشە من هەر لە بەخاتر ئەم کارانە چوومەسە زیندان چی لە نەتیجە هیچ شکێکی تیان نەبوو بێژم دوو دڵ بم بیانە بەڵام لەبەرە ئەو پرسیارم بۆ بوو جوابەکەیشی زوو هاتەوە کە بەڵێ دەبێت سوات ێتەوە ڕێت هاتینەوە 6 ساعتی تووری کێشە زۆری توور کێشە بەڵام یەک سەڕێشمان دوویتیان نەبوو وەسەن دەبەر شارەبانیە بەڕاستی حادسەیە کە قەت لە بیرم ناچێتەوە یەکێک لە ڕێپەرەکان هاو کلاسەکانم یادی بەخێر ئەشرەف راتپور ئەو مناڵەکەی هێشتا یەک ساڵە بابۆڵە بوو بە نیشانەی بێساق قوربانی وەکو شتێ ئەوانەی هاور لەبەر ناو خیابانەکە نییە بەر ماشینەکە لەبان ئسفالتەکەەوە بوو بە هەرا بەدبووی یعنی ئەو سەحنە و ئەو شوورە حاڵە کە ئەو ڕۆژە بوو تەبعەن دەحتە بە لەحسە ثانیە بە ثانیە لەبیر مناشێتەوە یا وەختێ لە ناو خیابانە و گەیشتنێ بەر بەسەن هۆتێل ئابیدیر کابرایکی مەسەڵەن سەفەکەی دالاوە هات خۆی گەیاند و مشتی تۆمیشی پێم دااتوانم خاڵۆ سەرمانەوە بەرز کرد بەڵام تۆ مشتی تۆمیشی پێمدا ئەو لەحزەیە لەحزەکە لێ بوو کە کەس ناتانی لە بیری بەرێ هاتیسا ئیتر ئەو وەختە بووی کە متوجه بووین کە بەڵێ لە پادگانیشەوە تانیان هەناردووە ناوشار و یعنی وەزیەت خارق العادەیەکیان گۆیە بۆیان پێش هاتبوو شتێک بووە بۆ هیچ کەسێ پێشبینی نەشده بوو خۆشبەختانە هیچ اتفاقێک نەکە هەر جەمیەت ئیتر نازانم چنی بوو پرە بوو ئەزانم پرە بوو هاتیندا بەر ماڵمە نزیک بەر دۆخانیات هابوو لێنەکە پیادە بووین وتیانەشە قسە بکەیت هیچم نازانی پێشماخە تازاتی مەسەرەوە هیچ نازانم چ خەبەرە چ بێژم کە لەنە قانە گەیە پیامەوە ئەو شارەکە خانەم ئاخرین ماڵی ژیانم کونج و بەندی خانەیە ئەوەم واکی لەبیرم بوو ئەوەم وت و بوو بە هەڵاو ئەوە مەسەرەکە لێنە بێسڵا ئەو ڕۆژە ئەبە جۆرە دوای هات کە ئەتفاقەن یەک دوو خاڵ جالبیشی مەسەڵەن تیا بوو ئەوە کە ئەو گشتی جەمیەتە هات بوو ئەو ڕۆژە ڕۆزی 3 ئەبان بۆیە کە مەرخەست بووین 3 چوارشەمەکەی 3 نەفەر مەرەخەست بووین لە زیندان کە شنەی بوون یەکی من بووم یەکی ئەرسەلان پۆرخوبات بوو یەکی یادی بەخێر تێپور بەتایی بوو یا تێپور بەتایی چون هەموو پەروەندەی خۆسە بۆسۆخی شتە بوو ماکوم بە ئێدام بوو ئەو پەروەندەکەین بوو مەسم خۆشی وەرزشکار بوو لە ناو شارە ناسرااو بوو کە خەڵک فرە چوونە استقبالیەوە بەڵام بە حسابێکەوە بۆ خۆی دەڵێ لەوەی کە وتمنەوە اتفاقی بکە پێ و ئەساس مەسئولیت و لە ناو مردمەکەەوە بەبێ ئەوەی کە جووا ئەو مردمە باتەوە چوو بوو ماڵپیان ئەوە فرە داخلێت مردمی
دەواخا پێیان ناخۆش بوو ئەو ڕۆژێک کە من هاتمەوە ئەوە دەواخە بێژە قەرەبووی ئەوانە کردبووە جالبیش ئەوە بامە چکارێک بوو کیش قبلەن تعین نەکراوە بەڵام معلوم بوو وتیان گەورەترین تەظاهوراتی بوو کە ئیتر هەر خالص غێر مەسەبیەکان بوون چون گویا بەل ئەوە تەظاهوراتێک یا یەک دوانێک تەظاهورات ببوو کە تێکەڵاو بوون ئەوانەواکەی خوازیاری حکوومەتی دینی بوون کە مفتیزادە بوو کەسانی تر سەڵات چاپەکان بێژین خۆمان کە ئەو وەختەیش کە هێنەکەی لەبیێنەچوو کاکستێخی کەمانگەر بەزار تەظاهوراتی ئەو سەردەمەی ڕێکە خست وەلێ ئیتر ئەو مەسەلەی هاتەوەی من مەسەلەوە نەبوو کە ئایا کاتێک کامەگەیە کەسی ڕێکی خستێنە شتێک بوو کە پێکات ڕاستیشی هەر ئەوە بوو کەیتر منیش وەکو دانێک هەر لۆ تەظاهورکانگار بەڕاستی ئەو ئەحساسە دوایی کەس بووە کە لەو ڕۆژە گەڕانویەتەوە بووم ئەو ئەحساسمە کردوە کەمە هەر ئەو ئەحساسمە کردوە کە هەر وەکو یەک لەو تەظاهوراتەوە ئاسیشە چ شانسێکم بووە یەک دوو داخ بە شانسێکم بووە کەس ئەژم خوازم بەخۆم فرسەتایشی ئەوە کەم لە ژیانە یا هەر پێشنا یا پێش هاتووە کە شتەوە یعنی سەربەرز لەو اتفاقات هەمیشە ئەکە پێ مهم ئەوەیە کە هەوڵ بی تا ئێوە کە تەنی جواب بدەیەوە زۆر ڕاست جوابدانەوە بە مەسەلەکە مەسئلەی ئەساسیە ئەوە وەختی ئەتانی جوابی بدەیتەوە کامیشە مەسئلەت بێ بێگومان وایە بێگومانەت بێ لە اتفاقێکا کە ئەکە پێ ئەتوانی جواب بیتەوە زۆر ڕاست ئەوە کردەکەی مهمە خاصیاخرا ئەنجامی ئەوە مهم زۆر ڕاستە کاگوتیان داوای لێبوردنت لێ دەکەم کاتێکەکەمان تەواو بووە ئەگەر ئیزن بدەیت دوایی کۆتایی توێژەکەمان هەڵدەگرین بۆ بەشی دووەم بەرحەڵ زۆر سپاس دەکەم تا ئەستەکەمان دووم کردووی بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی یەکەمی و توێژێک بوو سەبارەت بە کۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ یۆسف ئەردەڵان بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتەوەمان لە دیداری دوایە و بەشی کۆتایی ئەم توێژتان پێشکەش دەکەین هەمووتان هەر شاد و بەختەوەربن لامرێ پیرۆزەهاژی زانانێ ئێمەی بۆ نزێنی ژامانێ لامرێ پیرۆزەهاژی زانانێ ئێمەی بۆ نزێنی ژامانێ بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر بۆ دنیایەکی نوێ بۆ هەژارە بۆ دانانی کۆمەڵگەی یەکسەر راجی زۆر